ولی موسیقی همیشه با اینا شغل دری بوده. اینا موسیقی شوانکان من، اینا موسیقی شونشینی عزیز مناطق هورامان شوگری دانیشن مسابقه دانن سیاد شمانه گوشی چپوا چازن مرشد فنن ده ها نفر دانیشن دم یک اسنو بدون شعر تکرار کنه و اما فرزی باز و نشینه روح کنن که صفا لقلوت قم أفرو وكل دانش مجيرياك يعني زندگی منشتك وأتوا بوجيت أما گزارش تلقان ضليل یکی لکارگری که باک من جمعیده و سریال پهلوان پنبه بو روسکه کان حرکت یان بو یعنی لیبیان حرکتیه کرد عباسی کەمەندی کوڕی عەلی ساڵی 1952 لە گەڕێکی جەوراوای شاری سنەی ڕۆژهەڵاتی کوردستان لەدایک بووە. باوکی شمشاڵی لێدەدا و دەمخۆشیش بوو. لە تەمەنی 18 ساڵیدا کاری هونەری دەست پێ دەکات. هەر لەو ساڵە بە چیرۆکی شەوبۆ و حەمەشوان پلەی یەکەمی نووسین لە ڕادیۆ سنە بەدەست دەهێنێ. شەوبۆ و حەمەشوان دوو جار لە ڕادیۆ سنە بڵاو بووەوە و پێشوازی فراوانی خەڵک لەو چیرۆکە وای کرد عەباسی کەمەندی سەر لە نوێ بینووسێتەوە و دیسان بڵاوی بکاتەوە. لە تەمەنی 20 ساڵیدا کاری نووسین و دەرهێنان و دروستکردنی بەرنامەی بۆ تەلەڤیزیۆنی سنە دەست پێ کرد. باوکم زمانێکە شروعکا بە کارە دووبلا لە بۆهۆی جەنگە ئێران و عێراقا بووگایانە هەڵۆژ ساڵ 63 بە 63 تا 68 فکرکەم ئەو زمانە شروعکا بە کاری دووبلا و ئەوەڵین کەسێکیش بووگە کە دووبلێک بە زوان کوردی ئەنجامداوە. ئەو کاریشیەگە دقەتکێک بۆچە ئەو زمانیە انتخاب کردگە زانی بە خاطرەوە بووگە کە مردم ناشەڕابوون کوشتەی فرەیاندا و بەدبەختی فرە هاتوو بەسەریانە یانە بۆی ئەهەمیەتی بوو کە کەنینێ بخاتە سەر دەم مردم کەمێ حتا ئەگەر بۆ تایمێک کۆتا بووگە حتا ڕۆب ئێ بووگە 20 دقیقە هەرچێ مردم لەو حاڵ و هەوا بکێشێتە دەرەوە بۆ کارێکیش زۆر سەخت بووگە چۆن تەجهیزاتی وەک ئیسەنەوەگە لە ماڵە ئەو کاریانە کرد بە تەجهیزاتی فرەناچیزەوە کە خۆی بە جێ 4 شخصیت قسەیەکرد لۆرەر هاردی شخصیتگەلێکە گوزەرا بوون لە ناو فیلمەکە هیچ دەستیارێکینەوە هیچ کەسێنەوە کۆمەکیکە فقط بە خاطر خۆشایەندە مردم ئەم کاریە ئەنجامدا لۆرەر هاردی و دیالۆگەکانی تا ساڵها یانە ئەو وەختە من مناڵ بووم وەلێ لە مردم ئەم شنە کە دیالۆگەکانی ماندەگار بوو مساحەتا خواحافزیکردنەکەی تا باوەڕکن ئایسێشە من فرش دەفتگمە کە هەر بەو شێوە بە حاڵەتی تەنزەوە خواحافزی ئەەکەن دیالۆگەکانی لەبێن مردمان ڕەدوو بەدەڵەوە ماندەگار بوو و من شنەفتوم چۆن دووبلە وەک ئیسەنەوە هۆنەرە دووبلە ئەو وەختە ئەسان مردم ئاشناییان نۆتە دووبلە شنەفتوم کە کەسگەلێ بوون کەسم فکریانە کردو لۆرەر هاردی کووردا چۆن نەیانەزانی دووبلە چەست بەت ئەیان پرسی کە ئەم دوودانە کوردن بعد ئەوە شیرین نیشتوو بە ئەو
دیالۆگە لە ئەو دەنگەنیشتوو بە مل شخصیەتەکانە کارێکی تایبەتی بوو بۆ ئەو زەمانە. مانە لێرا بخەفین ئەگەر جێگەمان بنتێ بەتاکە سێ نەفەریمان گەڕەکە بۆ خەم و ئەمر ڕەفێقە گەچە بەدا گەچە بەدا خۆش و پێ و بێئامەد گومی نەخەین ئەشی لای منەوە بێ دیسەر ئەمە ئەو بچۆین بابا گوشت بان مرگ من راست بوشن ای نقشه درسته ای نقشه تلازیا و تقلبیه وای دانی دقیقی کنی خیلی خب پس وقت من بان تا بهترین اتاق بنم اختیارتان بیچی ئەوەی سەقۆم هەڵگەگرم لە ساڵی 1970دا کەمەندی وەک بەڕێوەبەری بەشی ئاوازدانانی خانەی فەرهەنگ و هونەر دیاری کراو تا ساڵی 1970 زیاتر لە 95 گۆرانیەکانی ڕادیۆ سنە لە ڕێی خانەی فەرهەنگ و هونەرەوە پێشکەش دەکرا. هیچ خوانندەیەکی نییە بتوانێت بە تەنیایی خۆی مەترح بێت مەگەر اینکە خانێک پرۆتەڵی شەر خۆیان چکە تاکە بینەندە دیارکە. خۆشبەختانە منم چین فعلێکم نەبە و هیچ وەخت نامێت هەر لە ڕۆزگاران مۆسیقی لە ئێرانە بەتایبەت لە مەناطق کوردستانە سێژم لە ئێرانە بەخەرەی هەستمان دەورەی ساسانیگەر مسابقاتێک گەورەی لەبێت موسیقیدانگەر دنیا بەقەرارە و چین و هێند هەمیشە دووەم بوو لە مقابل ئێرانە بەخاتەوە باربەدی بوو نەکیسایل و هونەرمەندگەرێک گەورەی ئەو زەمانە عەرەب هیچ کەینەوە خۆیەکەی کەسێ بە عنوانە موسیقیدا بەخاترەوە هەرس لە موسیقی بەهرەیان نەدێت ئیمڕۆژ تۆ هەروارێنیت لە سیدیەکانە کە لە دنیای عەرەب چ خەوەرە باسم باح و وجودت گەورەیک وەک حەزەتە ڕەسوولەکەن باسەمەیان دانی خۆیان تەدبیرکەن هێشتا ئەو ڕەوەندە بەم شکریە کەماکانە ئیسە بزانن ئەو ڕۆزگارە چە بوو وەرێ موسیقی هەمیشە بۆ ئێمە شکرێتری بووگە ئێمە موسیقی شوانەکانمان ئێمە موسیقی شەونشینی ئایسیشە مەناتق هەورامان شەوگەرێک دانیشن مسابقە دانن سیاد شەمانە گوشی چەپڵە چازان هەر شتێک بخوێنن دەها نەفەر دانیشن دەم یەک ئەسێنەوە بدوونە شێرەی تکرارە بکەنەوە و ئەمە فرەزی باز و نشینە ڕۆ خۆیانی پێ سەفا کەمەندین لە سەرەتایی کارکردنیەوە شعری بۆ گۆرانیەکانی حەسەنی کامکار باوکی کامکارەکان دەهۆنیەوە و ئەو هاوکاریە تا ساڵی 1970 بەردەوام بوو. ئەو کاتە گۆرانیەکی هەبوو بەس یەک گۆرانی هەبوو سەبری گوڵفرۆش لەگەر هونەرمەند شەهێن تاڵەبانی گوتم ئەو گۆرانیە چۆن بوو چیرۆکەکەی گوتی وریاجان ئەوە من دەمیست گۆرانیەک تۆمار کەم نەک خۆم بێڵێم کچێک و کوڕێک بینم هۆنراوەکەی خۆی بوو کە ئەو گۆرانیە بڵێن گوتی کچەکە هەبوو دەستم کەوت بەس کوڕم دەست نەکەوت گوتی وەڵا ڕۆژێک هەر گەڕام هەر سوڕام دەستم نەکەوت ئاخیری تیپەکەی مۆسیقای لێیان قبوڵ نەکردم گوتیان کاکە پرۆڤە کراوە بەرهەمەکە ئامادەیە تۆ هۆنراوەکە نووسیوە لە بەرتە دەخۆشت بیڵێ و گوتی ئاوا بوو بە ملیان دادەم گوتی من خۆم پێم گوتن بابە من دەنگم خۆش نییە یعنی ئەو بەهشتیە خۆی بەدەن خۆش نەزانیوە ئەو کاتە گۆرانی سەبری گوڵفرۆش کە کاتی خۆی لەگەڵ هونەرمەند خاتوشێن تاڵەبانی تۆماری کردووە وتیم ئاوازە هی هونەرمەندی عێراقی داخل حەسەنە وتیم ئاوازە هی ئەوە من دەستکارێکم کردووە و ئەو گۆرانە کوردیم لێ دروست کردو ئەو یەکەم جاری بوو کەوتی من با بڵێن ئاشکرای کرد لای من ئاشکرای کردوتی ئەو ئاوازە
بۆ خۆی عەرەبیە و عێراقیە. ئەم هونەرمەندە لەگەڵ شێعردانان بۆ گۆرانیەکانی حەسەن کامکار بۆ خۆیشی گۆرانی دەچڕی و پاش شۆڕشی ئیسلامی ئێران لەگەڵ کوڕەکانی حەسەنی کامکار گروپی کامکارەکان دەستی بە چڕی کرد. كوتوة بين ما نشده حوكش وحوكو كوتوة بين ما نشده حوكش وحوكو مقربا شمال عزيز بمقاين بواتو مقربا شمال عزيز بمقاين بواتو هاي لقلاليش بچاو شردكا هاي لقلاليش بچاو شردكا فرەتی شێعرەکانی هین خۆی بووای کەمەندی شێعرەکانی هین خۆی بوو ئەو وەختە خۆشی لە ماڵە لەبان زەبت بووچکۆ ئەو وەختە زەبتیە کرد ئەی هەنار بۆیان ئەو وەختە ئاهەڵەکانی ئەخوان خۆی تیکە تیکە ئەو وەختە ئەوانیش لەبانیەوە ئاهەنگسازیانە کرد و دروستیە کرد. باوکم ئەهات ئەم مێلۆدیە نابە پەتیگەل هۆرامیە ئەکێشا دەرەوە وەلێ نەغمەی کە بە نەزەری جوان بووای کارە فۆلکلۆر کە بە نەزەری جوان بووای ئەکێشا دەرەوە لە هەروە پەتینەیەدا پێش هات کە لەبان مێلۆدیک هۆرامیەوە ئەهات لە کار چەند شاعر استفادەیە کرد مەسەڵەن میرزا شەفێ سەیدی وەلی دیوانە ئەدی لەناو ئابینی لەناو ئاهەنگێکیا وەک تۆ چاوەنێشێ لە شعر چەندانە شاعر استفادەی کردەوە لە جێگەگەلیشە حتا شعر خۆیشیدا ئەنیا و ئەوە بوو کە تۆ ئایسیشە وەختێک ئاهەنگەکان باوکمەشنەوی ئەو حاڵ و هەوای هۆرامیە هەسی و ئەهات جیاوازی کە کارەکانی بووی ئەوە بوو کە شاید هۆرامی فرە زوان شیرینێکە موسیقیان زۆر شیرینەوە لێ خۆ ممکنە بۆ هەر لەهجەیەک ئەوە دڵنشین نەبێت باوکم هات ئەو هۆرامیە کردە هۆرامی عەباس کەمەندی یانە تەلفیقی کرد لە گشتی و ئەوە شتێکە مختەسە بە خۆی بوو و فکرکەم ڕازی دڵنشینیشیەوە بوو کە ئەونا لە دڵەوە ئێ خواند کە ئاهات لەناو دڵ کەسگەلێکە گوچکەیانەدا ئەنیشت. یەکەم کاری هاوبەشی گروپی کامکارەکان و عەباسی کەمەندی ئەلبومی هەورامان بوو لە ساڵی 1970 ڕەوانەی بازاڕەکانی ئێران و ڕۆژهەڵاتی کوردستان کرا. عەباسی کەمەندی و کامکارەکان دواتر دوو ئەلبومی پرشنگ و گەلاوێژیان بڵاو کردەوە. عەباسی کەمەندی پاش بڵاوبوونەوەی ئەو ئەلبومانە لە گروپی کامکارەکان جیابووەوە و ئەلبومی کیژی لادەی بڵاو کردەوە. ئەم ئاهەنگی ژێلادێ ساڵ 55-56 باوکم لە تارانە لە پارکە سائی گویا کارەگەرێک ئەوینێت بە جلوبەرگەکە یازانەیە کووردا پەریشان لە گۆشەیەک و دانیشکە ئەگیرێ فکرکەم بەد باوکمە چێتە بەرەوە ئینسان دەقیقێکیش بوو ڕێزبین بوو تواشات یەکە ڕێزانی دەردێکت هەست بەد ئەچێ کە جویای حاڵی بێ ئەپرسێ لێ کەم پەریشانیە بابەتی چێز دەلیلی چه ساوا پەریشانیت بەشێژێ لە دێهاتێ لە کورسانەوە هاتکەم و دڵچەنگ خێزانەکەم و دڵچەنگ ئاواییەکەمانم و دێهاتەکەمانم و خۆلاسە خۆی قسەیەکرد هەر لێنا نۆتفەیەکی ژیلادێ شکڵەگرێ لە دڵ باوکمە کە بعدە ساڵهای تر کیژیلادێ شعرەکەی وت و بوو بە ئاهەنگ کیژیلادێ کیژیلادێ هەم بە تاسەی پەلکەڕەش سەرشانەکەت هەم بە تاسەی دەمبەیانی بۆی تەنووری نانەکەت هەم بە تاسەی
بۆنی مێخت تۆی ترنجی شاڵەکەت دوایین سیدی ئەلبومی گۆرانی کە بڵاوی کردو ناوی کیژی لادێ بوو لاندێک شوێنیش بە ناوی کیژی کورد بڵاو بوو ئەگەر تەنیا تۆ شعری کیژی لادێ بخوێنیتەوە بە هەزاران شعر هەیە بە درێژایی مێژوو لەسەر کیژی لادێ نووسراون بەڵام تۆ بە تەنیا گوێ لەو گۆرانیە بگرە دیقەت سەرنج بە لە وشەکانی کە بەکارهاتوون چۆن وەسفی کچی لادەیەکە چۆن وەسفی لادەیەکە ئەنجا ئەمەیەکە بڵین باڵین دەست باڵایی عەباسی کەمەندی من و ئای کەمەندی 40 ساڵ بە یەکۆ زیندگیمان کرد لە توی لەم 40 ساڵە ئەوەختە کەم و کەسری گەلێکمان بوو لە زیندگیمانە وڵێ چون ئەو کار هۆنەری ئەکرد من هەمیشە لە کناریەوە بووم هیچ وەخت ناڕەحەت ناوام لێ ئەوەختە ئەمزانی کە کارەکەی هۆنەریە ئەوەختە بارها پێش هەهات مەسەڵەن داوەتمانیانەکرە چوان ئەمەد بێن بۆ کشوەرگەل تر ئەمەد ئەبەستێ با بچین ئەوەختە بڕین بۆ جێگەیەک تر ئێوت من ئەگەر شار سنە نەوێ هەوای سنە نالێم ئاویەر نەوینم زندگیم بۆ ناکردگێ ئەو دەرخواستە لە من مەکە من هیچوەخ ئەو کارە ناکەم یا بە شۆن فیلمنامەگەلێکە مەسەڵەن سەنجەرخان ئەوەختە هین حسێن گوڵزار کرماشان نەچوان مناڵەکانم هەڵەگەر باوجودەوە کە من خۆم معلم بووم لەسەر کارەوە بووم وڵێ ئەچوان مەسەڵەن یەک هەفتە لە دێهاتێکە بە کەمترین ئیمکاناتەوە دانیشتین تا ئەو کارەکەی توانێ ئێمە بۆ کار سەنجەرخان کۆل لە خانەوادە یەک هەفتە چوین بۆ نەڕان حتا تێتە فکرم کە فرە سەخت بوو یانێ چۆن سەنجەرخان دوودانە تایفە بوون کە خزمیش بوون بە یەکەوە مشکڵاتیان بوو ئەسەن شیکردن ئەو اتفاقگەلە کە لە گوزەشتاگە بکە سادە نەو بۆیان کێشانە دەرەوە ئەو داستانە کە لە زوانیان کێژێتە دەرەوە واقعەن سەخت بووکە بۆیان واکمانی کێدا بەدەستیەوە کە ئەسەم پیرژنەکە نەزانێت کە تۆ خەیکی سایی زەبتەکەی ئەو چتکەلە کە لە زێن خۆیا بوو ئەی کێشا دەرەوە لیان جەمعاوەریە کرد و سیشە کتێوەکەی چاپ بوو کە سەنجەرخان بوو بە فیلم نامە بوو بە کتێو لە بواری مێژوو عەباسی کەمەندی کارێکی زۆر گرنگی بۆ کورد کردووە ئەویش چەند کتێبێکی مێژوویشی هەیە و بە تایبەتیش لەسەر مێژووی کولتور و فەرهەنگی کوردی کاری کردووە لەسەر مێژووی سنە ئیشی زۆر گرنگی کردووە لەسەر مێژووی بنەماڵەکانی سنە ئیشی زۆر گرنگی کردووە کە ئەمانە لایانی نادیارن لای ئەوانەی کە عەباسی کەمەندیە ناسن بە تایبەتی لەم بەشەی کوردستانی خۆمان لەوانی لای باکوور لە ڕۆژئاوا ئەمان ئەم لایەنانی عەباسی کەمەندی نەناسراوە جگەل لە بواری مێژوو عەباسی کەمەندی هونەرمەندێکی زۆر دەست و باڵا ڕەنجین بە دەست و باڵا بوو لە بواری نیگارکێشیە بەداخەوە تەمەەن ڕێینەیە کە بە نیاز بوو پێشانگایشی تریش هەر لە با بڵین لە کوردستانی باشوور بکاتەوە یەک پێشانگای لە سلێمانی کردەوە بە نیاز بوو پێشانگایشی تریش لە هەولێر بکاتەوە بەس بەداخەوە تەمەەن ڕێی پێنەیە و کۆمەڵێ شاکاری هونەری هەیە و تابلۆکانیشی وەکو گۆرانیەکانی بە تەواوەتی ئەتوانم بڵێم کوردەواری لێ سۆڕێ سێوێکە لە ناوەوە کرم تێیاوە بەڵام لە دەوری با بڵین لە سنووری سێوەکە کۆمەڵێک مێرولە بەڕەم و بە تیرروکەوان و ئەوانە با بڵین پاساوانی سێوەکەکەن کەچی لە ناوە سێوەکە بۆ خۆی کرم تێیاوە ئەمە گزارشتە لە گەندەڵی بە دیدی هونەرمەند عەباسی کەمەندی ئەمە تابلۆی تری زۆر گرنگە بۆ من بۆ هەموو کورد گرنگە و تابلۆیە تابلۆیەکی کوردەواریە باسی ڕێوڕسمی میری نەورۆزیەکە لە
لە جەژنی نەورۆزە. عەباسی کەمەندیەکێک بوو لەو با بڵێن مێژ و نووس یاخود ڕۆشنبیرانی کە کارێکی زۆر گەورەی کردو لەسەر میتۆلۆژیای کورد، لەسەر مێژووی کورد، لەسەر میرات و کەلەپوری کورد. میری نەورۆزی ئەو کەسایەتیانە یەکێک لە ڕێڕەسمەکانی با بڵێن جەژنی نەورۆزی کوردستان. عەباسی کەمەندی یەکێکە لەو کەسانی کە ڕۆڵی هەبوو لە زیندوو هێشتنەوەی ئەو کەسایەتیە. ئێستش ئەو ڕێڕەسمە لە بەتایبەتی لە کوردستانی ڕۆژهەڵات زۆر بایەخی پێدرێ. ئەوە داری ئەنفالە، دارێکە مەمکەمەشەی مناڵانی گرتۆ مناڵان فارکراوەکان و هەندێکیشی لێوەریوە لە ناو سروشتێکی جوانی کوردستانە. ئەوە یەکێکە لە تابلۆ گرنگ و شاکارە جوانەکان لەبارەی کارە ساتی ئەنفال. ئەی کەمەندی هەمیشە هەواز سەردیە کرد، ئەیوت بە من ئەیوت وەسایل نەقاشیەکانم بێرانە. کەمتریش دەچووە بۆ دەرەوە، وەڵێ لەو فەسڵا خۆی ئەچووە دەرەوە بووم یەسەن ئەی هاوردۆم نیش وەسایل نەقاشیەکان یەمدانە ئەوەختە لە تەبەقەکەی خۆیان ئۆتاقەکەی خۆیان خەریک نەقاشی کێشان بوو. فرەتریش فەسڵ زمسانی فرە خۆشیە هات لێ چون زمسانی فرا کێشە. یەکی لە کارگەرێکە باوکم ئەنجامیدا و سریاڵە پەهڵەوان پەمبە بوو کە کارێک بوو ئەروسەکی بوو کە خۆی تعدادێ زۆر ئەروسەکی دروست کرد بە پوشش و کارێک بوو کە تایسە کەسی ئەنجامی نەدا و چۆن هەم ئەروسەکەکان حرەکەتیان بوو یانە لێویان حرەکەتیە کرد هەم چاویان. بعد پوششیان بوو کە تعدادی زۆر بوو کە سەدا سیمای سنا بردی بە 70 یا 80 متر دێکۆرە بوو کە کارێ بوو کە واقعاً گشتی خۆی ئەنجامیدا یانە 700 نازام دەقیقاً چە تعدادێ بوو تەک بەتەک ئەروسەکەکانی خۆی دروستە کرد. هەتا گاهێ مەجبور بوو مەسەڵەن ئەروسەکەکان یەک شەخصیەت بە سایزگەل مختلفەوە دروستکات. کەمەندی بە مامۆستای حەوت هونەر ناسراوە و لە زۆر بواری هونەریدا دەستی باڵای هەبووە. بەشەیەک لە بەرهەمەکانی بریتین لە هۆنینەوەی 150 گۆرانی، دانانی زیاتر لە 60 ئاواز و گۆرانی، کۆکردنەوەی فەرهەنگی فۆلکلۆری کوردستان، کۆکردنەوەی ژیان نامەی کەسایەتیەکان، نووسینی چەندین فیلمنامە، دروستکردنی چەندین دۆکیومنتەری و شانۆی بووکەڵە و چاپی چەندین کتێب. جملەیەک کە باوکم هەمیشە بە ئێمەی ئەوەت وەختی داین شتێکمانە قسەیەکە چۆن زۆریش لەگەڵمان ڕەفیق بوو ئێوەت ڕۆڵە دنیا چۆنە بینیت ئایسە دنیا لە دیتتووە چۆنە ڕەنگەکەی بۆ من بێجە هەمیشە ئەمەت سیاسفید بەد ئێوەت پێم بۆ چە سیاسفی تۆ جوانی بۆ ناوی ڕەنگی بیبینیت وەختی ئایسە لە دەستیمداگا ئایسەی تر بوو کە سیاسفیت ئەوانە ڕێوانە ڕەنگی بوو ولی ئایسا وەختی نییە واقعاً حتا سفیدەکەیشی نەماگە بەقەت بووکە بە سیاهی هەمیشە
ناڕەحەتم هیچ کەسێک کە تازە ناتانێت جێگە ئەو بگرێتەوە بۆ من 4 دانە مناڵمە 3 کەنیشک و کوڕێ وەڵێ هیچ کامێکیان نایۆنە یەک لەحزەی ئای کەمەندیەوە بۆ من ئەوان خۆش بن بۆ خۆیان وەڵێ فرێک لە گۆرانیەکانی کوێچکەمە گیرمە میشە لێ فرەوەکەلێژم بە مناڵەکان نەزان ناڕات لە خەڵوەت خۆم ئەفرەوەکەل دانیشتم گیریاکە یانە زیندگیم نیشتەکەوە توە بۆ گەیت کەمەندی لە ساڵی 2014 بۆ هەمیشە ماڵاوایی کرد لە گۆرانی و ئاوازدانان و شێعر و نووسین و نیگارکێشی و دروستکردنی فیلم تەنها جمڵێک کە تام لە مۆردی و بێژم عشق کەلەمەی عەزیمێکە واکەم بەڕاستی عشقافەرین بووی ئەو دوودانە فرە حەزی پێکەمەم نەتۆریەم جوانش نەتۆری کچی نەتۆری والله نیەسم تاقەت